خۆشحاڵم کە لێرەم بۆ کردنەوەی نەخۆشخانەی پێشمەرگە بەناوی وەزیری بەرگری ئەڵمانیا سوپاستان دەکەم کە لێرەن لەبەر کاری پێویست وەزیر نەیتوانێت ئامادە بێت بەڵام دڵنیام کە ئاگاداری سەرجەمکارەکانە دوای زیاتر لە ساڵ و نیوێک لە پرۆسەی بنیادنانی نەخۆشخانەی پێشمەرگە ئەو ڕۆگەیشتینە ئەوەی کە نەخۆشخانەکە ڕادەستی وەزارەتی پێشمەرگە بکەین کاتی دروستکردنی ئەم نەخۆشخانەیە کاتێکی پڕ بەرەنگاربوونەوە بوو بۆ ئێمە چونکە دروستکردنی نەخۆشخانە هەرکێکی ئاسایی نەبوو بۆ سەربازەکانمان بەڵام دروستکردنی ئەم نەخۆشخانەیە دووپاتی دەکاتەوە کە سەربازەکانمان دەتوانن ئەرکێکی تر ئەنجام بدەن دروستکردنی نەخۆشخانەی پێشمەرگە یەکێکە لەو سێ ئەرکەی هێزەکانی ئەڵمانیا لە عێراق ئێمە ناوی لێدەنێن بەهێزکردن و پشت بەخۆبەستن بڕیوە بەرێنان لە دروستکردنی نەخۆشخانەی پێشمەرگە نزیکەی 5 ملیۆن دۆلاری ئەمریکیە ماوەی دروستکردنی نەخۆشخانەکە لە کاتی دانانی بەردی بناغەکەی تا ئەمڕۆ 19 مانجی خایاندووە ئەما لە ڕووی ماددەوە لە هەمووی گرنگتر ئەم نەخۆشخانەیە بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستانە بێ جیاوازی ئەمە شەنگاوێکە بۆ بەرەو پێشبردن و پشتبەخۆ بەستنی هێزەکانتان.